پیاوەی شانی سوودانی ماچ دەکرد بۆ بڕینی موچەی هەرێم تووشی بەڵای خۆی بوو. سوودانی بۆچی پێیوت بۆ تنیە پێ بخەیتە فڕۆکەخانەی موسڵەوە. دژە کوردەکە لی قەوما سوودانی بۆچی سزای دەدات. ڕۆژانێک لەگەڵ سەرکردا شیعیەکان کۆ دەبوویەوە و شانی سوودانی ماچ دەکرد بۆ بڕینی موچەی هەرێم و سزادانی کورد. ئێستا خۆی لە پاراوێستترین دۆخدایە و سوودانی مەلەف و دۆستیەکانی هەڵدەداتەوە. ڕانکردانی سەرۆکی بزوتنەوەی بابیلۆنی مەسیحی کەوتۆتە بەر تووڕەی سوودانی و خۆی و کەسوکارەکەی لە دەسەڵاتدا ماڵدراون و سوودانیش لە ملی نابێتەوە تەنانەت ناهێڵێت وەک سەرکردەیەکی سیاسی بێتە بۆنەکانیشەوە. ئەمە کەناڵی وان نیوزی عێراقیە کە دەڵێت بەپێی زانیاریەکانمان سوودانی ڕەتی کردوتەوە کە ڕێگە بدات ڕایانکردانی بەشداری ڕێوڕسمی کردنەوەی فڕۆکەخانەی مووسڵ بکات. ئەوەی پێشووتر سوودانی و کلدانی کۆ دەکردەوە دژایەتی موچەخۆرانی کوردستان بوو، بەڵام ئێستا وەک بەڵا ئاڵاون بە ملی یەکتریدا و سوودانی هەر جارە و دۆسیەک هەڵدەداتەوە و کلدانی لە پەل و پۆ دەخات. پێشووتریش سوودانی بە بڕیارێک براکەی بە ناوی ئوسامە کلدانی لە پۆستی جێگری فەرماندەی ئۆپراسیۆنەکانی حەشدی شەعبی لە نینەوا دوور خستەوە و دەری کرد بەهۆی ئەوەی نمایشی ئۆتۆمبیلی گرانبەهای کردووە. هەر ئەوەندە نیە سوودانی چەند کەیسێکی دیکەی هەڵدەداتەوە، یەکێکیان ساختەکاری بڕوانامەکەیەتی، دووەمیشیان پێشەلکاریەکانی بزوتنەوەکەیەتی لە ناوچەکانی نینەوا و کەرکووک. سەرچاوە عێراقیەکان باز لەوە دەکەن تووڕەیی سەرۆک وەزیرانی عێراق گەیشتۆتە لووتکە و هەموو ڕێگایەک تاقی دەکاتەوە بۆ خستنی کلدانی و دۆستەکانی.